ژاڵە ئەگەر زانیاریان زێدەتر لەسەر وێگرەفگرتنا کارمەندێن تەندروستی بدەێمە. بەڵێ شوان باشتر بۆ تۆ بینەرانی نارتی لە ئێستا ئێمە لە بەردەم نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانین. ئێرەش هاوشێوەی زۆربەی بەڕێوەبەرایەتەکان لە شاری سلێمانی و هەروەها بایکۆتکردنی دەوامی مامۆستایان بایکۆتی دەوامیان کردووە لە کاتژمێر 8:30 بۆ 11 نەچوونە ناو هۆڵی نەخۆشخانەکە و بایکۆتی دەوامیان کرد. ئەمێ ئاماژە بۆ بکەم لە ئێستاە ئەماژە بۆ بکەم لە ئێستاە بایکۆتکردنی دەوام لەلایەن کارمەندانی تەندروستی وشکێنراوە، بەڵام پێش چەند خولەکێک پێشێستا جادەی سەرەکی بەردەم بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانی بۆ زانکۆی سلێمانی لەلایەن کارمەندانی تەندروستیەوە ڕاگیرا بوو، بەڵام بەهاتنی چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها چەند ئەندام پەرلەمانێکی کوردستان بۆ ئێرە کە داوایان لە کارمەندانی تەندروستی کرد بەهۆی هەستیاربوونی دۆخی هەرێمی کوردستان لە ئێستایەکە ئەم خۆپیشاندانانە هەیە و هەروەها بریندار هەیە کۆتی دەوامی خۆیان ڕابگرن و بیشکێنن بۆ ئەوەی کە ئیشوکاری هاوڵاتیان ڕانەوەسێ. لە ئێستا ڕێگریان کرد لە تیمی نارتی کە بچینە ژوورەوە بۆ ئەوەی کە لە زمان حاڵی خۆیانەوە ڕووماڵی بایکۆتی دەوامی کارمەندانی تەندروستی بکەین، بەڵام نەیان هێش بڕۆینە ژوورەوە و ئێمە لەبەر دەرگای سەرەکی نەخۆشخانەی فریاکەوتنی شاری سلێمانیە ڕووماڵی ئەم حاڵەتەکەین. هەرچەندە شوان ئەمە ئاماژەیەک بە هاتنی دوو بریندار لە شاری قەڵاسیەوە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی شاری سلێمانی بکەم کە لە ئێستاە ئەم شەو کاتژمێر 12 شەو گەیەنرا بوو نێرە، بەڵام بە پێی وتەیەکی فەرمی پێیان ڕاگەیاندین کە باری تەندروستی ئەو دوو بریندارە کە یەکێکیان پۆلیسە و ئەوی کەشیان هاوڵاتێکی مەدەنیە لە ئێستا جێگیرە و بەرەو باشتر بوون ئەڕوات. تاکو ئێستا ئەمە دوایین زانیاریە لە شاری سلێمانی کە دۆخێکی ئارام هەیە لە شاری سلێمانی، بەڵام بایکۆتکردن و خۆپیشاندانەکان بە شێوازێکی هێمنانە محەممەد پامنێری ئێناتی زۆر سپاس لەگەڵمان بووی بڵێ لە سەی سادە